ژنی کەم فیرعەونەکانی میسر بەڕەگەز کورد بوو، خۆی شازادە بوو و ئەو سەرگیری لەگەڵ فیرعەونێکدا کردووە لە ناوچەکانی کوردستانەوە بەرەو میسر ڕۆشتووە و گۆڕانکاری گەورەی کەلتوری و ئاینی لە میسردا کردووە. دەوڵەتی میتانی کورد لەلایەن پادشا تۆشرتاوە بەڕێوە براوە. ئەو پادشایە کیژێکی هەبووە بە ناوی نەفتیتا. بەهۆی جوانیە سەرنجڕاکێشەکەیەوە لە تەمەنی 15 ساڵیدا ئەو سەرگیری لەگەڵ ئەخناتونی 18دا دەکات کە فەرمانڕەواییەکەی لە 1300 پێش زایندا بووە. کاتێک کچی پادشای میتانی دێتە میسر ناوەکەی لە نەفتیتاوە دەگۆڕن بۆ نەفرتیتی. شاژنە نەفرتیتی بەناوبانگ و خاوەنهێز و جوانی ئەو کیژە میتانیە بووە کە لە ناوچەکانی کوردستانەوە ڕووی لە میسر کردووە. لەبارەی شۆخی و جوانی ئەم شاژنەوە سەدان نووسین و تابلۆ و نەخشی مێژووی هەن، بەڵام جوانی تاکە بەهرەی ئەم شاژنە لاوە نەبووە، بەڵکو لە ماوەیەکی کەمدا توانیویەتی باوەڕ بەخناتون یاوسەری بهێنێت کە پشت لە ئاینەکەی خۆی بکا و ئاینی یەک خودایی پێ بناسێت کە لە لای میتانیەکان خوداکە خۆرێکی گەشاوە بوو. واتە نەفرتیتی لەگەڵ خۆیدا هەم جوانی و هەم ئاین و کەلتوری بۆ میسر گواستەوە، چونکە دواتر ئەخناتون ئاینە نوێەکەی لە میسردا چەسپاند و وێنەی خۆی و نەفرتیتی بە هەموو پەرزگاکانەوە هەڵواسی و ئاینی فرە خودایی وەلانە. جیالەوەی کۆمەڵێک ئەفسانەی زۆر لەسەر ئەم شاژنە داتاشراون کە گوایە هێزی سەرنجڕاکێشی هەبووە و کارای گەلێ کار بووە کە بە پیاوانیش نەکراوە. کۆمەڵێک نیگاری هەڵکۆڵدراوی گەورەی لێ بەجێماوە کە بۆ وڵاتی میسر بوونەتە سەرچاوەیەکی گەشتیاری گەورە. هەندێک لەو شوێنەوەرانەشی کە زۆر بەنرخن لە مۆزەخانەکانی وڵاتانی تردا پارێزراون. بۆ نمونە لە ساڵی 1912دا پەیکەرێکی نیوقەدی نەفرتیتی لە میسر دۆزرایەوە کە بە قسڵ و بەرد ڕازێنرا بوویەوە و زۆر بە جوانی مابوویەوە. دواتر بە خێرایی برایە مۆزەخانەی بەرلین و تا ئێستاش ئەو پەیکەرە لەوەیە و ساڵانە سەر و 1 ملیۆن گەشتیار بۆ بینینی ئەو پەیکەرە سەردانی ئەو مۆزەخانەیە دەکەن.